ڕۆژی کۆتاییمانە ببینە هەمووی دەرمان کێشە وەکو دیاری لێرە لەم ناوەندەی ئابی دۆزیتەوە ئەوەی کە کەس نەیبە ماچە ئافۆگاتۆ بەجددی لە ئەوروپاژەوە تا مشکلێمان بۆ دروست بووە. جیاوازەکان چییە لە نێوان ژیانکردن لە وڵاتی چین یاخود ئەڵمانیا یان وڵاتانی تری ئەوروپا؟ جەماعەت ئێستا ڕۆژی کۆتاییمانە جا لە هۆتێلەکەمانە چێکاوتەکەین. چێکاوتی ئێرش بووکە وڵاتی چین سەعات 12. جا ئەمەوێت چەند شتێک بڵێم لەسەر هۆتێلەکانیان بەراورد بە وڵاتی چین. ئێستا ئەمە هۆتێلێکی زۆر خۆشە، ڕاستی زۆر پاک و خاوێنە، یعنی سێرڤیسیان باشە. بەڵام یعنی لە وڵاتی چین خزمەتگوزاری زیاترە. بۆ نمونە لێرە دەبەی ئاو، یعنی کە لە وڵاتی چین 2 دەبە ئاو تدەنێ، لێرە ئاو بە هیچ شێوازێک نابینی. جا نازانم ئەم هۆتێلە وایە یان هۆتێلەکانی تریشیان وایە. کەم هۆتێلە هەرزان نیە ڕاستی. من تقریبا $120 داوە بۆ 2 شەو، یعنی بەراورد بە ئەڵمانیا ڕاستی هەرزانە، بەڵام لەوانەی کە سەیرم کرد هەرزانترینی نەبوو، یعنی لەمە هەرزانتریشی تیا بوو. هۆتێلەکە زۆر پاک و خاوێنە، زۆر مرەتەبە، هیچ کێشەی نییە. سیستەمەکەی 2 نەفەریە، بەڵام چۆنە هەنی دۆشەکەکانی 2 1 نەفەری و لە یەک دراوە. خۆی شوێنەکە 2 نەفەریە، جێگەی 2 نەفەرە بێتەوە. هۆتێلەکە زۆر پاک و خاوێنە، خزمەتگوزاری باشە. ئیتر ئێرەش مشتەمە لا توشتەکەیەتی ببینن، یعنی شتەکانیان هەر هەمووی براندی گرۆ هەیە کە زۆر بەناوبانگە و ئەڵمانیە. شتەکانی کواڵیتی زۆر باشن، حەمامێکی پاک خاوێن، تەوالەتێکی پاک خاوێن، هەر هەمووی تەرتیبات. جا ئەمە بە نزیکی $120 من گرتومە بۆ 2 شەو. ئیتر ئەمە ئێرکۆندیشنەری تایە. جا یەک شت لێرە شۆکی کردم کە ئەمیش هۆتێل بگرم، بەشێکی زۆر لە هۆتێلەکان یعنی موبەریدەی تیان نەبوو، سپلیتی تیان نەبوو، بەڵام ئەم هۆتێلەکە من هەڵم بژارد، حەقیەوەی کە سپلیتی تایە پارەی گرانترم داوە، حەقیەوەی کە بۆ منە ویندۆی هەبێ پارەی گرانترم داوە، پارەی زۆرتر. بەکۆی گشتی هۆتێلەکە زۆر باش بوو، بەڵام ئەو دوو حاڵەتە زۆر بەلامەوە ناخۆش بوو کە ئاوی تیان نییە. ئەمە یەک. دووەمیش کتری ئاوگەرمکردنی تیان نییە. یعنی لە وڵاتی چین لێرە بۆ نمونە کە دەی چیلەیە، لێرە کترێکی ئاوگەرمکردنی لێیە، 2 چای لێیە، 2 کوپی لێیە، بۆ کاتانی کە خۆت بێتاقەتیان کە دێتەوە ئەتوانی ڕاستەوخۆ چایەک بخۆیتەوە. ئیتر بەکۆی گشتی زۆر پاک خاوێنە، زۆر باشە، یعنی بەجددی هۆتێلێکی خۆش بوو، نزیکیشە لە شوێنەکانەوە. بۆ نمونە هەر لە وڵاتی چین کە لێرە ئاوی لێنە، لەوێ 2 ئاوی لێیە، لەوێ کە ڕۆیتە ڕسێپشنەکە بۆ خوارەوە ئاوی زیادە دەتوانی وەرگری، هیچ کێشەی نییە. ئیتر ئێرەش ڕۆژانە دێن بۆ منە خاڵوو شتە گۆڕن، پاک و خاوێنە. بەگشتی هۆتێلێکی باش بوو، بەڵام ئەو تێبینیانەیم هەبوو لەسەری، و ئەکرێ بەهۆی ئەوەی کە ئاو لێرە زۆر گرانە بوویەوە هەبێ. یعنی با بڕۆینە دەرەوە چێکاوت بکەین. بەس یەک حاڵەت هەیە پێشەوەی کە بڕۆیتە دەرەوە، بۆ منە ئەمە ئێستا من قەرارەمدا بچمە دەرەوە چێکاوت بکەم، یەک جاری تر بگەڕێرەوە بە تەواوەتی ژوورەکەت بپشکنە بۆ ئەوەی کە هیچت بیر نەچێ. یعنی من ئەو قانونە لەوێ فێر بووم، هەمیشە ئەگەڕێم بۆی کە حاڵەتێکە شتێکە دووبارە ئەگەڕێمەوە، بۆی کە بزانم هیچ شتێکم بیر نەچووە. یعنی بۆ نمونە کە تۆ قەراردا بە تەواوەتی ژوورەکەت بەجێ بهێڵی، هەموو شتەکانی خۆت بێنەرە دەرەوە، هەموو شتەکان، تەنانەت کارتی ژوورەکەش هەمووی بێنە دەرەوە. اینجا دووبارە جارێکی تر بڕۆ ژوورەوە، ئیترەوە ڕێگایە تەطبیق بکەی، ئینشەڵا قەت شتت بیر ناچێت لە هۆتێل. یەک جار جێبەجێم نەکرد لە دووبەی تیشەرتێکی زۆر جوانم لەبیر چوو، ئیترەوە تاو مەزبوط. یەک جاری تر ئێرش بپشکنین، تاو زۆر بێکێشێ، زۆر بێکێشێ و ئەوەش خۆمانی. بڕۆینە دەرەوە، ئێستا چێکاوت بکەم. اینجا ئەو حاڵەتانەی هەیە کە ئاو لێرە زۆر گرانە، پێم وابێ ئەوەیە کە ئاوت نادەنێ لەگەڵ یا، بەڵام لە چین یعنی ئەو شتانە زۆر سادەی و زۆر یعنی هەر حساب ناکێ بە خزمەتگوزاری. ئیتر جا سەیری و ڕاڕۆ خۆشێکە، ڕاڕۆیەکی زۆر خۆش و پاک و خاوێنی هەیە. ئەمە ڕێک لە سیتی سەنتەری فرانکفۆرتە. یعنی بۆ نمونە من ئەم چەند ڕۆژە چەند شوێن گەڕاوم،
هیچی ینی تەنانەت میترۆشم بەکار نێناوە لەبەرەوەی هەمووی 10 دقه 8 دقه 20 دقه 25 دقه ینی پێم وابێ نەگەشتوتە 25 دقه تا ئێستا هەمووی بە پێ زۆر خۆشە ینی ڕێک لە ناوەڕاستی شاری فرانکفۆرتە شتێک پارەی زیادم داوە بۆی کە کاتەکەم بۆ بگەڕێتەوە چونکە من بۆ ماوەیەکی زۆر کەم لێرە بووم بۆی هەنێ ئیشی تایبەتی وەیتر زۆر حەزم نەکرد بمێنمەوە ئێستا با بڕۆین بەرەو ئەم هۆتێلێک ئێمە لێی ماینەوە کۆمەڵە هۆتێلێکە لە وڵاتی ئەڵمانیا تەنانەت لە وڵاتی چینیش لقیان هەبوو ئەمە کارتەکەیانە IHG هۆتێلی پێوترە ئێستا چێکاوتەکەین هەڵۆ ئەمەش جەماعەتی چاینان لێرەش نەخشەی وڵات نەخشەی شاری فرانکفۆرتی تایە ئەگەر تۆ خۆت دەوێ بچی بۆ شوێنێک ئەتوانی لێرە بە ئاسانی سەیری شوێنەکان بکەیت لەگەڵ خۆت هابی بێ ئێمە بێ لەگەڵ خۆت ئێرە زۆر وێرانە یعنی ڕێک هەر خراپیەکە ئەو سەری دیار نییە ئەی ببینە هەمووی دەرمان کێشە هەر هەمووی ئیتر ئەوە ڕۆژەکەمان دەست پێەکەین بە ناوی خوا با بڕۆین ئەمڕۆ ئەگەڕێینەوە بۆ هەولێری ئینشەڵڵا با بڕۆین ڕۆژێکی خۆشە بەجددی یەکشت دەمەوێ بڵێم نازانم باسی گەرمایانە کرد بەجددی ئێرە من هیچ گەرمێکی وام نەبینی جەوێکی تابڵەی خۆش بوو سەیرگەمانەوەی دەرمان کێشم جەوێکی تابڵەی خۆش بوو یعنی هیچ ڕاستی من گەرمێکم تیان نەبینیەوەی کە باسەکرا زۆریش فێنک بوو ئیتر با بڕۆین زانی چیتر هەیە جەماعەت ئەم سوپەرمارکێتانە هەیە لە ئەڵمانیا جابینن بابەتەکانیان خۆشە ئەم شتانە تۆزێ لە چین ئای لەوێش خەیە بەزە بێ حەزەری زیاتر لێ بکەی شتەکانیان بەجددی خۆشە بابەتی سمیت و بابەتی چیتری پێوترێ کڕۆسانت و ئیتر ئەم جۆرە کێک و شتانە وە لەگەڵیشیان لێرە یەک شت هەیە بۆ نمونە شتی حەڵاڵ زۆر بە ئاسانی دەسەکەوێت ئێستا ساندویجێکی حەڵاڵە من هێناومە لە چین زۆر بە قورسی و شتانە دەسەکەوێت سەبە سمیتێکی ژمێنی لەگەڵ خۆمان شتەکانیان خۆشە جەماعەت لێرە یەک شتم زۆر بەلاوە جوانە بۆوانەی کە جگەرە کێشن سەیری کە پاکەتەکانیان چۆن دیزاین کردووە یعنی هەر پیا و قێز دەکاتەوە بەڵام چونکە جگەرەکە گوێ ناداتەوە شتانە یعنی ئەنواع شتی سەرەتانی و دەمودانی وێران و قوڕگی وێرانیان داناوە لەسەر پاکەتەکە وەکو ڕەسم لە بەشێک لە دوکانەکانی ئەڵمانیا ئەم جۆرە دوکانانە ئەم جۆرە شتانە هەیە کە تۆ ئەتوانی بۆ نمونە وێنەی یادگاری شوێنەکە بێنی و لە بەشی پشتەوەشی نامەیە یعنی یادگارێکی جوانە ڕاستی جەماعەت لەسەر دەبەئاوەکانی وڵاتی ئەڵمانیا و ئەوروپا با قسێ بکەین ئەمە دەبەئاویانە جا من ڕاستی پێشتر ڤیدیۆم بینی بوو لەسەری کە لێ نابێتەوە ئاوە وەرنەکە ئیکەیتەوە قەباڵەکەی بەم شێوازەیە ناببینن هێشتا پارچەی پلاستیکی پێوەیە بۆی کە سەری دەبەکە نەکەوێت جا من ڤیدیۆشم بینی بوو پێشتر لەسەری بەڵام یەکەم ڕۆژ ئاوام کراوەمەوە بۆ ناکرێتەوە ئەمەم لێ کردەوە لەگەڵیە یعنی بیرم هەر نەما بوو کە بەو شێوازەیە لەبەرەوە ئەمە ترێندێکی زۆر باوە لە سۆشیال میدیایە ینی ترێندێکی زۆر باوە لە سۆشیال میدیا کە دەبەی ئەوروپا بەم شێوازێ و
یعنی خەڵک گیرە خوا بەدەستیەوە بۆ نمونە لە کاتی ئاو خواردنەوەیە هەرچەنە ئەمە شتێکی زۆر باشە ینی هیچ گرفتێک دروست ناکە بەڵام ئیتر خەڵک هەروەکو ترێندە سۆشەڵ میدیای قسەی لەسەر کرد جا ئەمەش ئێستا بۆی هاتوین ئەمە شۆپین مۆڵی مایزیلە یعنی شتیان زۆر دەرەجەیەک و کوالەتیە و زۆربەی زۆری براندە جیهانیەکانی تایە و زۆر تایبەتە یعنی لە فرانکفۆرتە گەورەترین شۆپین مۆڵە پێم وابێ یان ئەگەر گەورەترینیش نەبێت تایبەتترین یعنی زۆر خۆشە بەجددی کە دیتە ناویەوە هەموو شتێکی تایە و ئیتر لە هەموو براندەکانی تایە بۆ نمونەوە لێگۆیە ئیتر تەنانەت دیجیایشی تایە ینی زۆربەی زۆری براندە جیهانیەکانی تایە ئیتر یەک قادرمەی هەیە ئەم شۆپین مۆڵە یەک قادرمەی هەیە لە قاتی یەکەوە تا قاتی کۆتایی بە قادرمەی کارەبایی ئەڕۆی ئەم فکرەیە دووبارە لە چین دانراوەتەوە لە یەکێک لە مۆڵەکانە لە شاری شەنجەن تایەتی بزڵ ناوی مۆڵەکەم بیر نەماوە بەڵام لەوێش هەمان بیرۆکەیان بەکارهێناوەتەوە اینجا لێرە چی تایە شێوازی مۆڵەکە شوشەی قەوسە ینی شکڵێکی زۆر جوانی بەخشیوە بۆ مۆڵەکە بۆ منە لێرە کە ئەیبینن هاوشێوەی فڕۆکەخانەی شاری دەوحە ئەها ببینن بەم ستایلە دروست کراوە ینی دیزاینێکی زۆر جوانی داوە بۆ مۆڵەکە و ئەو قادرمەی کە لەوێ ئەیبینن ئێستا بۆ منە لێرە پیشانتانە دەم ئەمانە هەر هەمووی براندی زۆر باشی جیهانی لێرە بە یەک قادرمە لە قاتی یەکەوە تا کۆتا قاتە ڕۆی تر با سەیرێکی قادرمەکە بکەین لێرە ببینن ئیتر سەیریکەن جا ئەم قادرمەی کە لێرە ئەیبینن لێرە تۆ بە قادرمەی کارەبایی تا سەری سەرەوەی مۆڵەکە ئەڕۆی بەبێ ئەوەی هیچ قادرمێکی تر بەکاربهێنی ئەنی لێرەوە ڕێک بۆ کۆتایی ئیتر لەبەرەوە مۆڵێکی زۆر خۆشە ئەنی براندە جیهانەکانی هەمووی تایە اینجا بەشی دەرەوەی شکڵێکی زۆر جوانی هەیە وەرن لەگەڵ ماوە بعد دیوی دەرەوەی مۆڵەکەت پیشان بم ئەنی دیزاینێکی زۆر تایبەتی هەیە و ئەم ناوچەیە هەر هەمووی مۆڵی ترە بەڵام ئەمەیان تایبەتترینیانە مایزیل وازام ئاوا خوێندرێتەوەی تر نازانم یعنی هەر لە دیوی دەرەوەیە جیاوازیکی تایە لەگەڵ شوێنەکانی تر ئاوا ئەڵەی کونێکی تێ هەر کونە خۆی کونێکی تێکراوە و یعنی هاوسەنگی باڵەخانەکەشی ڕاگرتووە شکڵێکی زۆر جوانی هەیە ئەوانەی کە دێنە فرانکفۆرت بۆ شتکڕی نەتوان لە کۆتا ڕۆژتانە بێنە ئێرە لێرەش بۆ نمونە براندی تر و شۆپین مۆڵی تری تایەکەوە نیویۆرکەرە و لێرە تا ئەوسەر هەر هەمووی شۆپین مۆڵە کە تۆ توانی کۆتا ڕۆژی خۆت لێرە بەسەربەری پێشەوەی بڕۆیتە فڕۆکەخانە توانی لێرە ئەو شتانت کە ئەتەوێ بیکڕی وەکو دیاری لێرە لەم ناوەندەیە بیدۆزیتەوە ئیتر بەپێی کواڵیتێکەشیان سعرەکەی فەرقەکە نرخیان هەرزان نیە ڕاستی بەڵام هەنێ دوکان هەیە دیسکاونتی لەسەرە ئیتر ئەبێ خۆت بگەڕی سەرکە مۆڵێکی زۆر جوان و تایبەتە یەک شت هەیە کە لە ئەوروپا ئەیبینم بۆ نمونە ئەمە دوکانێکی بابەتی پێستە سیرکە شتەکانیان هەمووی بەستێتەوە بۆی کە نەبرێ هەر هەمووی پەتی پێوەیە ئەنی شتەکانیان لێرە هەمووی بەو شێوازە بەستۆتەوە ئەوەی کە کەس نەیبە چونکە لە ئەوروپا و حاڵەتانە زۆرە کابرا شتەکە ئەبە کەسیش ناگیرێ
بەڵام بۆ نمونە لە چین و حاڵەتانە زۆر زۆر کەمە ئیتر هەر هەمویان ببینە هەر هەمووی بەستۆتەوە اینجا طبعا زەوی ئەڵمانیا گەرمە زەوی ئێرە زۆر گەرمە زۆرێکی واژنا بەڵام شایانی ئەوەیە کە ئایسکرێمێک بخۆیت جا ڕاستی ئەوە حەزم لە ئایسکرێمی ماچەیە بۆی ئێستا ئایسکرێمێکی ماچە داوا ئەکەین بۆی کە پێنک بینەوە با بزانین ئایسکرێمەکەیان چۆنە جا ئەمەی کە ئێستا داوامان کردووە ئایسکرێمی ماچەیە بە ئایسکرێمە بە چای ماچە پێوترێ ماچە ئافۆگاتۆ ماچە ئافۆگاتۆ تر با بڕۆین بەرەو فڕۆکەخانە لەم دەقەی کۆتاییە بەجددی زۆر هیلاک بووم هۆکارەکەشی ئەوەیە کە یعنی تقریبا 2 ساعات و نیو 3 ساعت ماوە بۆ مەتار ئیتر هاتم حسابی بخۆم زووتر بێم سێرم کرد لە ڕێگا هەنێشتم کڕی ئیتر من حسابی ئەوم نەکرد کە تکت لێرە بە شێوازێکی ترە یعنی حسابم کرد لەوانەیە پارەی وردەم پێما بێ بەشیەوە بەڵام سێرم کرد بۆی نابێ بۆیە نەشمەتوانی ئەیتیەمەکە بەکاربێنم بۆیە یعنی تووشی پەلەپەل و ڕاکێک بووم ئیتر ستۆپێکم بەخۆم کردوتم بۆستە کاکە پەلەمەکە بیرکەرەوە ئەنجە لەو حاڵەتانەیە زۆر گرنگە کە فریای خۆت کەوینە شڵەژەی هاتم 50 یۆرۆیەکم مرد کردەوە چونکە لە ناو ئەیتیەمەکانە 50 یۆرۆیی نابێت ئاگاداریەوە بە تەنها 10 و 20 و کەمتر لەوە ئەبێت بۆی کە تکتەکە بکڕی ئیتر 50 یۆرۆین دەرکرد نەیخوێندەوە یعنی لە یەک دوو نەفەرم پرسی وتم ئەتوان وردیکەنەوە چونکە ترسی تەزویر ئەوانیان هەیە نەیان کرد اینجا ڕۆژمە سەرەوە دووبارە ڕاکەڕێک بە قادرمەیە وەلاینەکەشم غەڵەت کردبوو پرسیاری ترم کرد تا ڕاستم کردەوە یعنی لە پەلەپەلا تووشی زۆر شتەبی ئیتر وەالحاصڵ هێشتا کاتم مابوو باش بوو زوو هاتبووم تقریبا هێشتا 2 ساعاتێکم ماوە 2 ساعات زیاتر مەتارەکە شوار ستیشنە اینجا چیم کرد چون دەبێ ئاوم کڕی 50 یۆرۆکە مرد کردەوە هاتم 6.9 یۆرۆ بەکاردێنی جا زۆری زەعاجە هەمووی کۆین و کاشە هەمووی کاغەز و کۆینە ئیزعاجە بەکارهێنانی پارەکان بەڵام لە چین ئەمە نییە عین لە چین تۆ بەس مۆبایلەکەت دەرەکەی عەلیپەی پارەت پێ بێ باشە یەکسەر هەمووی بەکاردێنی پێویست ناکە ڕاکەڕاکی و هەی کاشم پێنیە و هەی کۆینم پێنیە و یعنی سەردەمێکی زۆرەکە لە چین بابەتی پارەی کاغەز و کاژ نەماوە کۆین نەماوە لەبەرەوە سیستەمی پارەدان یعنی هیچ شوێنێک ناگا بە چین هیچ شوێنێک تەنانەت یابانیش کە من ڕۆشتم بۆ ئەوێ یعنی لەوێش هێشتا مشکلە ئەوە بوو بەڵام تۆ بۆ نمونە هەر لە کوردستان پێشەوەی سەفەرکەی عەلیپەیت هەیە شتێک پارەیەکەیتە سەر ئیتر تەواو نەجزدانتەوێ نە پارەتەوێ یەک شتت ناوێ بەس عەلیپەیەکەت ئیشکا یەک دەنە کێشە نییە و بۆ هەموو کەسێکی ژەبێ ئەوە نییە بڵێ وڵاتەوە بێ ئیلا هاوڵاتی و شوێنە بی یان ڕقمێکی ئەوێت هەبێ اینجا تۆ هەرەتوانی بە ڕقمی کوردستان و عێراق خۆت ئەکاونتەکە دروستکەی و کێشەی پارەدانت بۆ نابێ و لە هەموو سینە تەنانەت یعنی لە دامپاکەرەوەکەوە بیگرێت تا یەک شۆقای گەورە هەموو توانی بە عەلیپەی بکڕی لەبەرەوە سیستەمی پارەدان لە چین دەرەجەیەکە بەڵام بەجددی لە ئەوروپاژەوە تا و مشکلێمان بۆ دروست بووە جەماعەت ئەوە هاتینە کۆتایی گەشتەکەمان لێرە لە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا گەشتەکەی من بۆ کۆنفرانسێک بوو و لە کاتی بەتاڵەکانی خۆما لە کاتە بەتاڵەکانی خۆما گەڕانێکیشم کردو بەناو شاری فرانکفۆرتە جا ئەمە لێرە باسی جیاوازیەکان بکەم جیاوازیەکان چییە لە بینی لە نێوان ژیانکردن لە وڵاتی چین یاخود ئەڵمانیا یان وڵاتانی تری ئەوروپا جیاوازیەکە ڕاستی من تقریبا 3 ساڵ و نیوە ئەچێ بۆ 4 ساڵ لە وڵاتی چین ئەژیم و لەوێ من ئەخوێنم بەڵام لێرە کە هاتووم وەکو گەشتێک بوو بۆ من ماوەیەکی زۆر کەم بووە ئەوەنەی کە من بینی بێتم لێرە حەزەکەم باسی ئەوە بکەم بۆ نمونە وڵاتانی ئەوروپا کراون هەلو سۆری چۆکەی بۆ نمونە وڵاتانی ئەوروپا یعنی کراون بۆ نمونە تۆ یەک جار ڤیزێکی ئەڵمانیا وەرگراتوانی هەم وڵاتەکانی تری ئەوروپا بگەڕی بەڵام لە چین تا ڕادێک ئەمە سنووردارە تۆ کە ڤیزەی چینت هەبێ کە ماکاو هۆنگ کۆنگ بۆ نمونە ئێستا گەڕاونەتەوە سەر چین بەڵام هێشتا تۆ پێویست بە ڤیزەی ترە بۆی کە داخڵی ئەوان بی بۆ نمونە ئەگەر تۆ ڤیزەیەکی مەڵتیت نەبێ ناتوانانی بچیتە ماکاو بیتەوە بەڵام ئەگەر مەڵتیت هەبێ ئەتوانی ڤیزە ئۆنەڕایڤڵ لە هەمان ڕۆژا وەرگری بەڵام بۆ هۆنگ کۆنگ تۆ پێویستت بۆیە کە تەقدیمی ڤیزەکەی نزیکی 6 هەفتەی پێچێت ئەمە خاڵێک لە خاڵەکان سیستەمی ئەوروپا کراوەیە لە ناو خۆی وڵاتەکانە بەڵام لە چین ئەمە یعنی بوانێ بۆ شێوازە نیە سیستەمێکی داخراوە شتی تر بۆ نمونە لە چین کە تۆ لەوێ ئەژی
تا ڕادێک ژیانت دووبارە ئەبێتەوە دووبارە لە ڕووی چەند شتێکەوە چەنە لێرەش دووباربوونەوەی ژیان هەیە لە هەموو شوێنەکەیە بۆ نمونە تۆ لە چین یعنی دەم و چاوەکان تا ڕادێک دووبارن تەنها دەم و چاوی چینی ئەبینی مەگەر لە شارە گەورەکانی وەکو شانگهای شنجن گوانجۆ ئەمانە دەم و چاوی بیانی ببینی ئەویش بەپێی شارەکان دەم و چاوەکانی سنووردارە بن بۆ نمونە لە کوانجۆیە کەمتر ئەوروپیە بینی زیاتر خەڵکی ئەفریقیا و وڵاتانی ئاسیا بینی بەڵام لە شانگهای تۆ دەم و چاوی ئەوروپی زۆرتر بینی لە شنجنی ژیتر تێکەڵە لەو بینەیە بەڵام شارەکانی تری شارە بچووکەکانی تری زۆر بە زەحمەت کەسی بیانیە بینن لەبەرەوە کاتێک تۆ ئەچیت بۆ ئەوێ ئەوە چاوەڕێن کە بڕۆینەوە کاتێک تۆ ئەچی بۆ وڵاتی چین یعنی ئەو کەسانی کە سەردانی چینیان کردبێ بە تایبەت شارە بچووکەکانیان ئاچی بۆ معاملێک بۆ شوێنێک هەموو خەڵکەکە سیرتەکە یعنی زۆر سەیرە ئەچیتە شوێنێکەوە جات تایەتی بۆ منە کەسی بەتەمەن هەم ئافرەت هەم پیا و ئاوا بەجێ و مۆبایلەکەی ئاوالەکە شەرمەکە تەسویر دەکە اینجا لە ڕووی ئەوە دەموچاوەکان تا ڕادێک لە چین دووبارن بەڵام لە ئەوروپا ئەوە کەمترە ئەین تۆ هەموو دەموچاوەکانە بینی بە چینیشەوە اینجا سیستەمی پارەدان بەجددی 100% من لەمەیان لەگەڵ وڵاتی چینم یعنی لە چین بۆن منە تۆ نەجزدانتوێت نەیەکشتەوێت تەنها مۆبایلەکەت شەحنی تیا بێ ئینتەرنێتی لەسەر بێتەوە علیپەی دابەزێنی یان ویچات دابەزێنی تۆ یەک ئەپت بەس یعنی بەس ویچاتت بەسە لە چین یان بەس علیپەیت بەسە لە چین بەڵام بۆ نمونە لە ئەوروپا سیستەمی پارەدان کەمێک ناخۆشە چی هەیە بۆ نمونە ئێستا من هاتوومەتە ئێرە ناتوانم حساب بانکی بکەمەوە بەڵام ئەگەر تۆ بچیتە چین هەرچەنە سیستەمەکان تۆزە قورسە بەڵام هەنێ تاجر هەیە کە هاتووە سەردانی چینی کردو بۆ ماوەیەکی کەم بەڵام حساب بانکی بۆ کراوەوە ئێستا من لێرە هەوڵم داوتیان ناکرێتەوە لەبەرەوەی تۆ لێرە دانانیشی اینجا چیم کردو بۆ من لێرە پارەی کاشم بەکارهێناوە یانەوەی ماستەرکارد کرێدت کارت بەکارهێنی بەڵام لە چین وانە بۆ منە تۆ لە کوردستانی لە سلێمانی هەولێر هەفتەیەک پێش گەشتەکەت بۆ چین ئەتوانی علیپەی دابەزێنی ئەپلیکیشنی علیپەی دابەزێنی و ئیتر هەموو شتەکان ڤێریفای ئەەکەی دوایەوە بە ڕەفیقێک دەڵێ کە ئەویش علیپەی هەبێتوانێت پارە بکاتە سەر حسابەکەت یان لە کۆمپانیای نەقڵەکانیان خۆ دەتوانی ماستەر کاردەکەت کرێدت کارتەکەت دێبت کاردەکەت لینکەی پێوەی ڕاستەوخۆ ڕەبتیکەی بەیەکە و کاتێک کە تۆ پارادەی لە وڵاتی چین لە ماستەر کاردەکەتەوە بڕوە یان لەو باڵانسەی کە کڕیوتە پێشتر یعنی ئەمە هیچ کێشەیەکت بۆ دروست ناکە پێویست ناکە یەک یوانی چینی لە جیرفان تا بێت تەنها علیپەی بەسە ئیتر لە کڕینی یعنی وەگوتم لە کڕینی دامپاکەرەوەیەکەوە بیگرە تا کڕینی یەک تارەی ئاوا لە چین ئەگەر بیکڕی علیپەی ئیشدا ڕاپێ کێشەی نییە هەرچەنە لیمیتی خۆی هەیە بەڵام تۆ بە یەک ئەپلیکیشن هەموو ئیشەکان تەڕوە وەکو پارەدان اینجا وەکو چیتر ئەمە وەکو سیستەمی پارەدان من ئەم زۆر بەدڵە وەکو هۆکاری هاتوچۆ بەجددی لەمەشیانە من چینم پێ باشترە چین یعنی تەنانەت چوومە یابانیش پێشتر یابانیش بۆن منە وەکو ئێرە لاینەکان تۆزی جیاوازن سەر دێتێکەچێ بەڵام لە چین کە بۆن مناچیتە شارێکی وەکو کوانجۆ یان شنجن یان بەیجینەوە لاینەکان هەمووی دیاریکراوە خۆت تەنها بە علیپەی بەشی ترانسپۆرتی تایە ئەتوانی هەموو لاینەکان بەکاربێنی هەموو میترۆکان بەکاربێنی نەک تەنها لە گوانجۆ تەنها بە علیپەی لەم سەر بۆ سەری چین هەمان نیزام و هەمان تاس و حەمامە لە هەنێ شوێنە بۆن منە لە تیانجین سیستەمەکە گۆڕێ بەڵام تۆر علیپەی بەکارێنی هیچ کێشەیەکت بۆ دروست نابێ و ئەتوانی هەمان نیزام بەکاربێنی یعنی هەر شتێکی تریش ئەپێکی تری چینیش بەکاربێنی کە پێویستی بە پارەدان بێت ئەتوانی کۆنێکتیکەی بە علیپەی و ڕاستەوخۆ ئیشەکەت ئەڕوان ئەمە بۆ تەکسی گرتن بۆن منە من هەر لە مەتار کە ئەگەمەوێ یەکسەر هەر لە ناو علیپەیە مینی ئەپ هەیە یعنی بۆن منە هزار ئەپلیکیشن هەبێت لە دەرەوەی علیپەی لە ناو علیپەیشا هەیە مینی ئەپی پێوترێەوەتە ئەپی بچوو کراوە چەند فانکشنێکی کەمی هەیە ئەتوانی بەکاری بێنی هەر لە ناو علیپەیە پێویست ناکە و ئەپە دابەزێنی دووبارە بۆن منە دیدی هەیە لەوێ ئەتوانی لە ناو علیپەیە بەکاری بێنی ئەم دیدیە چیەکە تۆ گەیتە مەتار ئەتوانی بڵێ بۆن منە من سەعات 5 تەکسیەکەگری بۆ سەعات 5 یان ئەگەر لە مەتار گەشتی بیتە ئەوێ یەکسەر لەو دەقەیە تەکسیەکەگری و دوای 5 دقە ئەگاتە بەردەمت و خۆڵت نابڕدێ یعنی ئەتوانی هەر بە سعری ڕۆژانە سعری ئاسایی خەڵک تۆش سوودمەندی لە هۆکاری گواستنەوە
اینجا ئەمە ئەو لایەنەی تر لایەنێکی تر هەیە بۆ نمونە من لێرە زۆر کەمتر بینیم وەک لە ئەوێ لە خواردنەوەی سەرجادەکانە بۆ نمونە شەربەت لە چین زۆر زۆرە یعنی وەک خۆڵ وایە لەبەرەوەی کللتوری چا هەیە لەوێ لەبەرەوە چایان هەیە یعنی بە هەموو جۆرەکانیەوە کارەکە بە جێوان نێڵێ بە هەموو جۆرەکانیەوە چایان هەیە بۆ نمونە هەر ئەم چایە دێن لیمۆی تێیەکەن شووتی تێیەکەن سێو و پرتەقاڵ و هەرچی میوەیە تێیەکەن ئیتر بە پێی جۆری میوەکان فەرقەکە سیعرەکەی بەڵام لێرە زۆر کەمە زیاتر قاوە هەیە لە چین کللتوری قاوە کەمترە بەڵام لەگەڵەوەشا قاوە هەر هەیە قاوەش هەیە لەوێ پرتەقاڵ و میوە و شتی تری تێیەکەن بۆ نمونە براندی لەکین کۆفی چیتر هەیە ئەنجا میوەکان بۆ نمونە لە چین میوە زۆر زۆرە بۆ نمونە و کەسانی کە بازرگان بن هەنێ جار کاتێک خواردنی حەڵاڵ دەست ناکەوێت ئەچن بازرگانەکان بۆ نمونە قاپی میوەیەک ئەکڕن بای 10 یوان کە تقریبا لێرە یۆرۆیەکەکە لێرە یۆرۆیەک هەر هیچی پێ ناکە یعنی دەبێ ئاویش ناکە لەوێ بە 10 یوان یە قاپی ئاوە شووتیە ئیتر کاڵەکە بەدڵی خۆت هەرچیت بێت هەیە ئەو میوانی کە لە چین هەن ئەتوانی بیکڕی و یعنی ژەمەکەی خۆتی پێ بەڕێکی و زۆریش تەندروستە و تامیشی زۆر خۆشە بەڵام لێرە یعنی زۆر کەمە ڕاستی نازانم من تەنها فرانکفۆرت گەڕاوم نازانم شارەکانی تری ئەوروپا چۆنە ئەوانە بەڵام لەوێ یعنی میوە زۆر زۆرە یعنی ئێستا بۆ نمونە هەر لە شارەکەی من لەناو زانکۆکەمان داری لیجی هەیە لایچی کە خەڵک لێ کاتەوە لەوێ و ئەیفرۆشن و تەلەباتوانە بیکڕن ئەمە وەکو ئەوە بەس لایەنێکی تر هەیە بۆ منە خواردنی حەڵاڵ لە چین زۆر کەمە هەیە بەڵام هەبوونەکە چۆنە بۆ نمونە لە کوانجۆ هەیە یەک جادە هەیە شیاوبەیل و جادەی شیاوبەی ئەوەی کە بازرگان بێهات بێزانێ و لە ئیو هەیە لە شەنجن هەیە لە بەیجین هەیە ئەمانە هەیە مەبەستم خواردنی حەڵاڵی شەرقی ڕۆژهەڵاتی وەکوی خۆمان بەڵام لە شارەکانی تر ئەمە زۆر کەمە و ئەوەی هەبێ حەڵاڵ بێ حەڵاڵی چینیە کە مینیۆکەیان من شێخم لێی نەماوە یعنی لە باشوور بۆ باکوور لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژئاوای چین تقریبا 190 بۆ 95 هەمووی یەک مینیۆیە هەمووی شعرەیە تۆ داوایەکەی لامیانی پێوترێ لانجۆ لامیان هی یەک ناوچەی ئیتر هەموو دوکانەکان هەر ئەو مینیۆیە ئەو شعرەی تۆزێ بیبەرە تۆزێ گۆشتی بۆ زیاد و کەم پەتاتی زیاد و کەم بیبەری زیاد و کەم ئیتر شتەکانی بۆ زیاد و کەمەکەن بەڵام 2000 هەر شعرەیە بەڵام گۆشتی برژاویان خۆشە ئیتر بەڵام لە ئەوروپا بۆ منە خواردنی حەڵاڵ زۆر بە ئاسانی دەزەکەوێت چونە مزگەوت زۆر ئاسانترە بەڵام لە چین بۆ منە مزگەوت کەمترە ئێستا لە شارێکی وەکو کوانجۆ و شەنجەنا یەکی 3-4 مزگەوتی تایە و تا ڕادێک دوورن بەڵام لێرە من هەر ناو سنتەری فرانکفۆرتا 4-5 مزگەوتی تیا بوو کە ڕۆشتم نوێژم تاکرد الحەمدولله یعنی خۆش بوو بە ئاسانیە چیتە ژوورە و هیچ کێشەیەکی نییە لەوێش یعنی بۆ نمونە مزگەوتی تایە بەڵام یعنی لەبەرەوەی کە دوورە لە ئێمە ڕاستی من هەر جومعە چم ئەمە وەکو ئەوە اینجا لایەنی سیاسی نامێ زۆر بچمە ناوی ئەتوان خۆتان بە دوای شانەیە بڕۆن بەگشتی یعنی یەک شتی تر هەیە کامێ قسەی لەسەرکەم لە ڤیدۆکانی شاباسم کردووە بۆ نمونە کە تۆ دەیتە ئێرە ئەتوانی داوای مافی پەنابەرەتی بکەی بەڵام لە چین ئەم شتە مەحاڵە مستەحیلە بە هیچ شێوازێک جاری شێوازی نایاسایی هەر نییە یعنی حکومەت هەر گوێتە بڕێ بەڵام لێرە کابرا دێ بۆ من بە نایاسایی دێ دوای ئەکرێت دوای هەفتەیەک هەموو شتێکی بۆ بکرێت دوای 20 ساڵیشی چی بوو نەکرێت بەڵام لە چین ئەم شتە نییە تۆیانە بێ بە هۆکاری خوێندن بڕۆی یان بە هۆکاری ترێنین کۆرسێک یعنی پۆلێکی ڕاهێنان یان بە هۆکاری بازرگانی بڕۆی چونکە گەشت و گوزاری نییە بەڵام تۆ لێرە ئەتوانی جۆرە جیاوازەکانی ڤیزە تاقی بکەیتەوە پێی بێ اینجا لەوێ بۆ نمونە ئەوەی کە باسیشم کردووە پێشتر تۆ ئەتوانی کە هاتی تێرە هەموو جۆرە ئیشێ بکەیت لە کاتی خوێندنەکەتە لە کاتی ئاساییترە تەنانەت بۆ نمونە لە کەرتی مەتاڕی شاتوانی دەستدا بە ئیشەکان لە کەرتی گشتیە بۆ من لە میترۆیە لەمانەیە ئەتوانی دەست پێی بگە بەڵام لە چین ئەم شتە مەحاڵە یعنی ئەم شتە زۆر مستەحیلە من تا ئێستا نەمبینیەوە یەک کەسی بیانی لە میترۆیە ئیشکە لە شەمەندەفەرەکانە ئیشکە لە مەتاڵ ئیشکە لە شوێنە گشتیەکانە ئیشکە وەکوەوەی کە سەر بە ئەو شوێنانە بێت کە لەلایەن چینیەکانەوە خۆی بەڕێوە برێ تەنها چینیەکان بۆیان هەیە بەڵام لێرە کێشەی نییە و لەوێ بۆ نمونە تۆ کە ئەخوێنی ئیشکردن زۆر قورسە بەڵام یعنی تەنها مۆڵەتە دەن لە هەنێ شوێن و لە هەنێ شارە بە پێی شارەکان سیاسەتیان فەرقەکە بەڵام لێرە لە ئەوروپا ئەو شتە کراوەترە
يعني نازانم چ خاڵێکی تر هەیە کە قسەی لەسەرکەم بەڵام بەگشتی یەکشتی تر هەیە کە زۆر حەزەکەم باسی کەم بەجددی چین یعنی بۆ عایلە دەرەجەیەکە ئەگەر تۆ بۆ منە خێزانت هەبێ مناڵت هەبێ لە چاو ئەوروپای یعنی 180 پلەی فەرقە تۆ ئەتوانی پەروەردەی خێزانەکەی خۆت بکەی هیچ مشکلەیەکت بۆ دروست نابێت لە ڕووی ئەوەی ڕێکخراوە جیاوازەکانی تیانە بۆ نەوانەی کە پاوڕەگەزی و ڕەگەز گۆڕاوەکان ئەمانی تیانی بە شێوازێک بەڵام لێرە بەجددی ئەڕۆیتە سەر جادەکان یعنی ئاڵایەوە نابینی بە ئاشکرا و حکومەت بە تەواوەتی پشتگیری و شتان ناکە بەڵام لە چین ئەم شتان نییە یعنی دۆستی خێزانە من چەند جار بازرگان هەبووە کە لە ئەوروپایشمان کردو بێکەوە شتم لە چین بۆ کڕیوە یعنی وتێتی حەزەکەم بێم لە چین بژیم لەبەرەوەی یعنی ئێستا مناڵەکانم گەورەن یان وا مناڵەکانم گەورە ئەبن ترسم لێیان هەیە کە یعنی سبەینێ نەتوانم کۆنتترۆلیان بکەم چونکە بۆ منە وڵاتان ئەسکەندەنافیەکان بە تایبەت تۆ بەحاڵ یعنی دەست بەرد ڕوومەتی مناڵەکەت کە زلەیەکی بەحاڵ لەبێ یەکسەر پۆلیسی با و نایبینیتەوە بەڵام لە چین ئەم شتە نییە اینجا شتەکانم لەژێر کۆنتترۆلی خۆتە و ئیتر ناشتوانی بۆ منە بمێنیتەوە تەنها تا ئەو کاتێک کە ئیشێک تەیان خوێندنێک تەیە ئەتوانی لە چین بمێنیتەوە بەڵام لە ئەوروپا یعنی تۆ ڕێگە پێدراوی ئەتوانی بمێنیتەوە بەڵام هەرچەنە بۆ منە ئەڵمانیا دیپۆرتی زۆرە بەڵام خەڵک زۆرەکە لە وڵاتە شایە و هیچ شتێکی بۆ نەکراوە هەرماوەتەوە بەڵام لە چین ئەم شتە مستەحیلە یعنی خەڵکە بۆ نمونە یەک ڕۆژی ماوە لەسەر ڤیزەکەی یەکسەر بە پەلا وتویانە بێت تیارە بگری کێشەی ئێمە نییە تیارە دەستەکەویانە ئیتر ڕۆشونەتەوە بۆ کورتستان و عێراق لە شارێکی زۆر خواروی عێراق و دابەزیون بەس بۆی یعنی لە وڵاتەکە دەرچن چونکە کە ڤیزەکە تەواو بوو بۆت نییە بە هیچ شێوازێک بمێنیتەوە لە چین بۆم شتانە زۆر قورسە ئەمانە کۆمەڵی جیاوازین ئەگەر لە کۆتاییە بۆ نمونە لەوانەیە هەنێ شتیشم بیر چوو بێ ئەگەر لە کۆتاییە هەنێ شت هەبێ کە بمێ یعنی لە نێوان ئەو دوو بژاردەیە کامیان باشتر بێ بەڕای خۆم یەکشت سیستەمی پارەدانی سیستەمی ژیانکردن لێرە ماوە مەسرەفەکان لە چین ڕاستی ئیشکردن هیچ بۆ ئیش فەرقەکە بەڵام تۆ ناتوانانی هەموو ئیشەکە دەستکەوێت زۆربەی ئەو کەسانی کە دێنە چین و ئیشەکەن دوای خوێندنیش تەنانەت زۆربەی کۆمپانیا چینیەکان تەنها بابەتی فرۆشتن سپێرن بە کەسانی بیانی چونکە خۆیان ئەوەنەش یعنی ئەوەنە خەڵکیان زۆرە بە پسپۆری زۆر بەرز لە پسپۆری زۆر نزمەوە تا پسپۆری زۆر بەرزووە کلااوچیش نین لە ئیشکردنا وەکو ئێمە ئەینا خۆشان کلااواتیان هەر هەیە لەبەرەوە بەرتۆ ناکەوی ئیشەکانی تر تەنها فرۆشتن بۆن مناڵێ ئینگلیزیە زانی ئەم زمانە ئازانی توانای فرۆشتنت باشە کەواتەوە ڕۆ کاڵیان بۆ ساختەرەوە بەنسبە موچێکی بنەڕەتیت بۆ بڕێتەوە و ئەوی تریشیان بەنسبە یعنی مەجای ئیشکردن زۆر زۆر کەمە لە چین تەنها مەگەر بازرگانی بکەیان فرۆشتن بکەیت بەڵام لە ئەوروپا لە هەموو مەجالەکە توانی ئیشت دەستکەوێت و سیستەمی مەسرەفی ڕۆژانە بۆ منە خەرجی ڕۆژانە چۆنە لە ئەوروپا بجددی گرانە یعنی لێرە زۆر زۆر گرانە لە چاو چینە لە چین بۆ منە تۆ سەفەرێک بکەی یعنی بە ڕۆژی بە $100 دەرەچی بە ئاسانی بەڵام لێرە گرانە ڕاستی لێرە بەجددی یعنی ژیانکردن گرانە بۆ من دەبێ ئاوەکڕی بای 3 یۆرۆ 4 یۆرۆ کە لە چین تۆ دەبێکی 20 لیتری بۆ ناکڕی ترەمە نیو لیترە بەڵام لە چین بۆ نمونە شتەکان هەرزانە بۆ کەسێک کە بخوێنێ ڕۆژی تقریبان $15 بەسە ئەکەمەیتر شاهانەی بشی لە ژیانی تەلەبایەتیان نەگە زۆر شاهانەیش بەڵام لێرە تۆ ژیانکردن قورسە مەسرەف زۆر قورسە جلوبەرگ زۆر گرانە هەمووی برامدە شتی کۆپینێ بەڵام تۆ لە چین بە دڵی خۆت چیتەوێ هەیە بۆ منە ئێستا منە کامێرەی بەکاریانم ئەمڕۆ لێرە هەمووی خەڵک سەیریە کرد لەبەرەوەی شتێکی جیاوازە لای ئەمان گرانە بەڵام من لێرە هەر لە چین هەر لە شارەکەی خۆمایە لەبەرەوە بۆ منت بابەتی تەکنەلۆژیا بابەتی جلوبەرگ هەر بابەتێک تری ڕۆژانە لە چین دەستکەوتنی زۆر ئاسانترە بەڵام لە ئەوروپا زۆر قورسە و گرانە لەبەرەوەی قانونەکانی پاراستنی مافی براندەکان زۆر باوە لێرە بەڵام لە چین زۆر گوێ نادەنن ئیتر اینجا چ شتێکی تر بۆ نمونە تۆ لە چین ئەگەر بتوێ ئیشت دەستکەوێت باشترین شت بازرگانیکردنە بەڵام بەجددی هیلاکتەکە یعنی چونکە خەڵکی خۆمان لەگەڵ ڕێزم یعنی لەو شتانەیە زۆر بێزارکەرە بۆ نمونە شتێکی بەسیتی ئەوە یەکسەر ئەڵێ کاکە ئەمە بیکڕم و دەستکەم بە ئیشکردن
یعنی بۆی ڕوونەکەیتەوە ئەمە ئەوە دوایڵێ دەستخۆش یعنی شتی بۆ پێشنیارەکەی ماکەی ئەترسی تووشی شتێک بێ یان بۆ نمونە ئەچیتە مەعمەلێک شوێنێک هەفتێک لەگەڵ یا سوڕیتەوە یعنی هەفتێک بۆیە سوڕیتەوە و شتەکەی بۆ دۆزیتەوە دوایی یعنی پێشەوە دە تەلەفۆن دبکەم بەڵام ئەڵێت دەستخۆش لەبەرەوە ئیشەکانە بێ بە شێوازێک بیکەی حەقت نەخورێ لە چین زۆر حەق دەخورێت چونکە تۆ بەرامبەرەکەت کووردە تۆ ناتوانانی هیچی لەگەڵ بکەیت یعنی هەر شتێکی لەگەڵ بکەیت بێ بە سوحی عەشاری بەڕێیەکە بەڵام تۆ لێرە هیچ لەگەڵ کۆمپانیاگەکەی مافەکانت پارێزراوە اینجا ئەوەی کە لە چین دروست دەکات ینی بازرگانی ئەگەر بەجددی بیکەی و لەگەڵ کەسی یعنی کەسانێک بیکەی کە بەجددی یعنی ڕازگۆ بن لە ئیشەکەیە لەگەڵتا فێڵت لێ نەکەن ینی ئەگەی بە پلێکی زۆر باش لە ماوەیەکی کەمە چین یەک وڵاتە من هەمیشە ئەواڵم تۆ بێ لە ماوەیەکی زۆر کەمی ژیانکردن لەوێ بە تەواوەتی خۆت دروستکەی و یەکسەر لێ دەرچی چونکە تۆ ناتوانانی کللتور و خواردن و هەموو شتێکیان جیاوازە بەڵام ئەوروپا بۆ نمونە بۆ ماوەیەکی دوور و درێژە تۆ بۆ نمونە ئەڵێ گەر ئیشیشم نەبێ مادەم مافیمانەوەم هەیە و شوێنەکە تیادمێنمەوە ئەمە کێشەیەکت بۆ دروست ناکەن سۆشیاڵی هەیە بەڵام لە چین ئەم شتانە نییە بەگشتی بۆ کەسێک کە عایلەی هەبێ من پێم باشە چین باشترینە بەڵام بۆ کەسێک کە عایلەی نەبێ ئەوە ئەتوانێت بێ لە ئەوروپا بژی بۆ کەسێک کە بتوانێت کۆنتڕۆلی عایلەکەی کاکەمە زۆر قورسە ئەوروپاش هەر باشە بەڵام لە چین تۆ ئەمەد بۆ ئاسانترە ئیتر بەگشتی ئەکەوێتەوە سەر کەسەکان بەڵام من شخصی خۆم ڕاستی من زیاتر حەزم لە چینم یعنی ئەوروپا ئەوەی خۆشە تۆ ماوەیەک بێی بۆ ئێرە وەکو گەشت بێی وەکو ئەوە بێی کە مافیمانەوەت هەبێ و پاسپۆرتێکت هەبێ و بە ئیسراحەتی خۆت گەڕام بکەی بۆ هەر وڵاتێک کە ئەتەوێ نەک لە وڵاتەکە خۆیانە بمێنیتەوە چونکە ئاسان نییە یعنی تۆ بۆ من پاسپۆرتێکی ئەوروپی لە جیرفان تا بێ ئەتوانی بۆ هەر شوێنێک بڕۆی کێشەت نەبێ و لەگەڵ ئەوەشە کاتێک تۆ پاسپۆرتێکی ئەوروپیت هەبێ لە چینیش موچەکە زۆر زیاتر یعنی تقریبا دووقاتی و موچێتت دەنێ کە پاسپۆرتێکی عراقی ئەڕۆی ئیشەکانەکەی یەک شتی تر لە چین بۆ نمونە دەموچاوی ئێمە یعنی بایەخی تەواوی هەیە بەڵام کە دەینە ئەوروپا کەس حسابمان بۆ ناکە لە ڕووی یعنی دەموچاو ئەوانەوە چونکە تا ڕادێک هەروەکوی خۆیانین بەڵام تۆ لە چین دەموچاوت جیاوازە لەبەرەوە خەڵک یعنی نەیان بینیوە بە شێوەیەکی گشتی بۆیە ڕێزێکی زۆر زیاتر دەگرن بەڵام لە ئەوروپا بۆ شێوازە نییە لەبەرەوەی شتەکە زۆر دووبارەیە بۆ ئەوان و تا ڕادێکیش پەنابەر مشکلەی زۆری دروست کردووە بۆیە حەزیان بە چارەیان نییە بەڵام بۆ منە لە چین کابرا ئیشی بە تۆیە بزنس لەگەڵاکە بازرگانی لەگەڵاکە ڕێزێکی تەواو دەگرن ئیترەمە بەگشتی جیاوازیەکان بوو و ئێستاش کاتی فڕۆکەمان تقریبا هاتوو با بڕۆم بەرەو فڕۆکەکە هیوادارم ئەم ڤڵۆگەتان بەدڵ بوو بێ لایک و سەبسکرایب و دار و بەرد و ئەوانەتان بیر نەچێ هیچ چین لەگەڵ هاوڕێ و بۆ کەسانش کە یانەوێت خۆیان بگەن بە کارگە و جوملەچیەکانی وڵاتی چین ئێمە ئەپلیکیشنی سینۆلۆمان هەیە تەنها ئەپلیکیشنی سینۆلۆ دابەزێنە ئەو کاتەوە توانی ڕاستەوخۆ ویچاتی کارگەیان جوملەچیەکە دەستکەوێت کە ئەمە لە عەلیبابایە بۆ نمونە دەست ناکەوێت گەر بتێ لە عەلیبابایە شت بکڕی تۆ ئازانی بێ بەرامبەرە بەڵام ئەبێ سەیاسێ بەلایکەمەوە حەقی عەلیبابا بدەی لەناو عەلیبابایە کە شتەکە کڕی بەڵام ئێمە لێرە لەناو ویچاتەکەیە لەناو ئەپەکەیە ڕاستەوخۆ ویچاتی کەسەکەمان بۆ داناوی کیوارڕەکەی ئادیەکەی تۆ قسەی لەگەڵاکەی نسبە بە هیچ کەسێک نادەی ئەمە ئەوە هیوادارم شتەکانتان بەدڵ بوو بێ ئیتر هەر شتێکتان هەبێ هەرگلەیەکتان هەبێ لە خزمەتتانە و لە ئێستاە کۆرسی دوو سیستەمی زیرەکی دەستکردی تایبەت بە وڵاتی چین لەگەڵ داتابەیسی حکوومەتی چین بۆ لێکۆڵینەوە لە کۆمپانیاکان لە ئێستاە لە کۆرسێکا بۆ تۆ ئامادە کراوە ئەتوانی ڕاستەوخۆ دەست بگا بە سەرچاوی یەکەمی کاڵاکەت لە وڵاتی چین و خۆت قسەی لەگەڵا بکەی و فێڵت لێ نەکرێ بۆ بەشداریکردن لەم کۆرسە هەر ئێستا توانن نامە بنێرن هەرش فڕۆکەخانەی فرانکفۆرتی وڵاتی ئەڵمانیایە کاتێکی خۆش